بە خەڵکیش بڵێن تەنها مریشک و کەڵەشێر بەخێوکردن بەهای هێلکە و بەهای گۆشتی نییە، بەڵکو بەهای جوانیەکەشتی هەیە. ئەمڕۆ لە باخی گشتی شاری ڕانیا پێشەنگایەکی تایبەت بە جوانی پەلەوەرەکان کراوەتەوە. پێشەنگاکە کۆمەڵێک لە بەخێوکاری پەلەوەر تێیدا بەشدارن بە جۆری جیاوازی پەلەوەر. لێرە یەکێک لە سەرپەرشتیارانی پێشەنگاکە لە لای منە. دەمەوێت وردەکاری زیاتر لە ئەو بپرسم، ئەمە بە چ مەبەستێک کراوە و دەیانەوێت چی نمایش بکەن لێرەوە، چ پەیامێک بدەن بە خەڵکی تایبەت بە پەلەوەر لە بەخێوکاری لە هەرێمی کوردستاندا. سڵاوت لێبێت کاک محەممەد، دەبێت باسیەوەم بۆ بکەیت کە ئەم پێشەنگایەتان بۆچی کردوتەوە و ئەمڕۆ لێرە چەند جۆری پەلەوەر نمایش دەکرێت. ئێمە وەکو ڕێکخراوی پەلەوەری شاهانە هەڵبەتە بۆ هەموو کوردستان پێشانگاکەینەوە، نەک تەنها بۆ شاری ڕانیا. بەستا ئێستا لە شاری ڕانیە و ئەم دەڤەرە خۆشەویستە نەکراوەتەوە، لەبەرەوە بە فرسەتمانزانی کە لەم مانگەدا کە کەشوهەوا کەشەوایەکی خۆشە کە پەلەوەر هیچ کێشەیەکی نییە لە دەرەوە، نە گەرمایە بێ نە سەرمایە بێ. حەزمان کرد لە ناو جەرگەی بازاڕە بەرکەوتەمان بە خەڵکێکی زۆر بەخێوکارانمان بناسیێنین بە دانیشتوانی ئێرە، هەم بازارسازیەکیان بۆ بکەین و هەروە هەم بە خەڵکیش بڵێن تەنها مریشک و کەڵەشێر بەخێوکردن بەهای هێلکە و بەهای گۆشتی نییە، بەڵکو بەهای جوانیەکەشتی هەیە و ئیشاڵا زنجیرە پێشانگایەکی شەهرەمە نییە، لەم مانگەدا پێشانگای زۆرمانە بێ. چەند جۆر پەلەوەر ئەمڕۆ لەم پێشەنگایان نمایش کراوە؟ وەکو توخماتی پەلەوەر ئەگەر باسی بکەین زۆربەی زۆری پەلەوەرەکان تقریبان ئەگەینە 10 جۆر بۆ 11 جۆر پەلەوەر لێرە بەشداری کردووە. چەند بەخێوکاری لێ لەم سنوورە بەگشتی کە لەگەڵ ئێوەدا بەشدار بووە؟ وەکو ئەندامەکانی ڕێکخراوی پەلەوەری شاهانە لەم سنوورەدا ئەچینە تقریبان 80 بۆ 85 ئەندام، زۆرترین ئەنداممان هەیە لەم ناوچەیە. ئەلبەتە حاجیاوە پشکی شێرە بە دوایەوە ڕانیە دێ، دوایەوە ئەنجا چوارقورنە و سەر و چاوە و ئینجا ناوچەکانی تریە. وەکو کۆتا پرسیارم، هیچ جۆرە پەلەوەرێکەیە جیناتەکەی لەم سنوورەدا کە بەرهەم بهێنرێ و تایبەتمەند بێ بەم دەڤەرە؟ وەکو دەڤەر ئەم دەڤەرە تا ئێستا وەکو ناساندن من شتی وام نەبیستووە، بەڵام لەوانەیە هەبێ و لەوانەشە نەبێ، نازانم چکە من نەمبیستووە. دەستەکانت خۆش، زۆر سپاس. من دەبێت ئەگەر هاوکاری کامەرەمانم بەشێک لەمانە نیشان بدەمە کۆمەڵێک جۆری پەلەوەری جیاوازن، کەڵەشێری تێدایە، قازی تێدایە، چەند جۆرێکی تری تایبەتمەند و جیاوازتری تێدایە کە دیمەنەکان وەکو دەیبینن. لێرە خەڵکێکی زۆر لە ناو شار هاتوون، لە ناو باخی گشتی کە شوێنێکی گشتیە لە ناو قەزای ڕانیا هاتوون دایانەوێت سەیری ئەم جۆرە جیاوازی پەلەوەرەکان بکەن و بەشێکی زۆر تەنها وەکو چێژێک بۆ سیرکردن هاتون، بەشێکی زۆریش هاتوون کە دایانەوێ مامەڵە کڕین و فرۆشتن بەم جۆری پەلەوەرانە بکەن کە وەکو جوانی لێرە نمایش کراون. وەکو ئەم سەرپەرشتیارە فەرمووی کە لێرە ئەم پەلەوەرانە دەمانوێت ئەو پەیامە بگەێنین کە تەنها بۆ گۆشت یاخود بۆ هێلکە نییە، بەڵکو بە شێوەیەک لە شێوەکان بۆ جوانیش دەکرێت کە پەلەوەر بەخێو بکرێت. و ئەمە یەکەمین پێشەنگایە کە سەبارەت بە جوانی پەلەوەر و نمایشی پەلەوەر لەم سنوورەدا لە سنووری دەڤەری ڕاپەڕین و بە تایبەت لە قەزای ڕانیەدا دەکرێت. وەک خۆیان دەڵێن وەکو ڕێکخراوەکان ئامانجیان ئەوەیە کە ئەمە بکەنە کولتورێکی ساڵانە و لە زۆربەی ناوچەکانی هەرێمی کوردستاندا ئەم نمایشانە ئەنجام بدرێت.